بەداخەوە هەتاکوم ئێستا فەرمانبەرانی سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە موچەی مانگی دویان وەرنەگرتووە کە ئەبێت ئێمە ماگانە لە 27 مانگا وەربگرین دوای ئەوەی کە لیستی موچەکان بڵاو کراوەتەوە لەو ڕۆژەوە ئێمە لیژنەی موچەمان سەردانی بانکی هەڵەبجە ئەکا بە ئەم ڕۆژەوە بەداخەوە پارە لە بانقانێ یعنی ڕۆژانە 50 ملیۆن 30 ملیۆن 6 ملیۆنیەتە بانقی هەڵەبجەوە بەڕاستی بەشی هەموو ئەو چین و توێژانە ناکات بە تایبەتی خانەنشین ڕاستە خانەنشین دوای سەرۆکاتی شارەوانی لیستەکان بڵاو کراوەتەوە بەڵام ئەوان چین و توێژەکەن پێویستە یعنی ڕێزێکی تایبەتیان لێ بگیرێت و ئێمە هیچ مەناعەتێکمان نییە کە ئەوانیش یعنی موچەکانیان وەربگرن بەڵام یعنی گرفتەکە لەوە هەیە کە ڕۆژانە ینی بڕێکی کەم پارە یێتە بانقی هەڵەبجەوە و بەشی سەرجەم فەرمانگەکان ناکات بەداخەوە ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە فەرمانگەیەکین کە بەریەکەوتنمان هەیە ڕۆژانە لەگەڵ ئیشوکاری هاوڵاتیانە ئەوە لە یەکی سێوە هەتاکوم ئێستا ئەتوانم بڵێم گرفتێکی گەورەمان دروست کردووە چ بۆ ئیشوکاری ئیداری خۆمان چ بۆ هاوڵاتیان ڕۆژانە کە من دەوام ئەەکەم من بۆ خۆم هەموو ڕۆژە دەوامەکەم بەڵام بەتەنها تۆ چیت پێ ئەکرێت کە نتوانێت ئیشوکاری هاوڵاتیان بەڕێ بکەیت بۆیە من لێرەوە لە من بەرەی بەڕێستانەوە داوا لەلایەنی پەیوەندیدارەکەم بە تایبەتی وەزارەتی دارایی بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەرێکی بنەڕەتی بۆ ئەم کێشەیە بۆ سەرجەم چین و توێژەکان کۆن چکە بەڕاستی ئیشوکار وان ناڕوە ئەتوانم بڵێم لە 100 فەشەلی هێناوە ئیشوکاری ئیداری